هەڵافتەی بیستی خولی ناوی کوردستان ڕانیا لە سەرەریگای خۆی و لە بەردەماندەرانی بردنەوەیکی گرنگی بەسەر سیروانی نوێدا بەدەستێنا. لە هەفتەی 20 لە خولی نایەبی کوردستان یانەی ڕانیا لە یاریگای خۆیدا میوانداری یانەی سیروانی نوێی کرد. لە نیوەی یەکەمدا هەردوو لا بە هێرشبردن دەستیان پێکرد. پێش تەواوبوونی نیوەی یەکەم لە خولەکی 42 هاوکار لەتیف گۆڵێکی بۆ ڕانیا تۆمار کرد و پێشکەوتن. هەر بەم ئەنجامە نیوەی یەکەم لە بەرژەوەندی ڕانیا تەواو بوو. نیوەی دووەم یاریزانانی سیروانی نوێ دەیانویست یاریەکە یەکسان بکەنەوە دوای چەندین هێرش بۆ تۆمارکردنی گۆڵ، بەڵام هەوڵەکانیان بێئاکام بوو. پێش تەواوبوونی یاریەکە سەفین ئەمین لە خولەکی 92 گۆڵێکی تری بۆ ڕانیا تۆمار کرد و ئەنجامەکەی کردە 2 هێندە. بەم شێوەیە بە ئەنجامی 2-0 یاریەکە لە بەرژەوەندی ڕانیا کۆتایی هات. جەمی یەکەم یاریەکەتان بینی تەنانەت بڵێمەوانێت یەک تاکە هەجمە هەموو کۆنتترۆلی یاریگا لە ژێر دەستی خۆمان نەبوو. جێمی دووەم بەڵێ ئەوان باشتر بوون، ئەوان باڵەکانیان تا ئێمە گەڕاینەوە سەر شێوازی پلانی دووەممان کە شێوازی پلانی دووەممان بەکارهێنا نابێ باسی لەسەر بکەین، توانیمان باڵەکانیان ڕابگرین تۆ بە خۆمانەوە بگرین تا گۆڵی دووەممان بەدەستێن. بیدایەتیارەکە داغڵبووین بە خراپی داغڵبووین لە کۆتایەکانی گیمەکەمە گۆڵێکمان لێکرا بە هەڵەی خۆمان، بەڵام لە تایمی دووەمە بە کۆی گشتی ئێمە لە جەوی یاریا بووین، باش یاریمان کرد. چ حاڵ ڕوویە لە یاریەکە ئەگەر حەکەم قەرارەکانی بڵێن جێی بووە ئێمە یاریەکە وای لێ ڕانیا لە ناو یاریگا و بەردەم هاندەرانیدا توانی بردنەوەیەکی گرنگ بەدەست بهێنێت. بەم ئەنجامەش ڕانیا کۆی خاڵەکانی کردە 23 خاڵ و سیروانی نوێش بە هەمان شێوە کۆی خاڵەکانی 23 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.